لەگەڵ بەڕێز هیوا عوسمان کە شارزای بازاڕە دارایەکانە بە شوێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمە. بەڕێز هیوام کاتت باش، سڵاوت لێبێ. بەڕێز هیوا پێمان بڵێ ئایا بەکارهێنەران یاخود بازرگانان مامەڵەکارانی بتکۆین لە هەرێمی کوردستان ئێستا چەنە؟ زیاتر بۆ یاخودنا دواتریش باسی واکن هۆکارەکانی بەرزبوونەوەی چییە؟ سڵاو لە بەڕێز ئێواری بەڕێز و بینەرە بەڕێزەکانی شەباش. بەڵێ بە شێوەیەکی بەرچاو بتکوێن ڕووی لە بەرز بوون کردووە و لەگەڵیشیا خواست هێشتا لەسەری زۆرە. سەبارە بە پرسیارەکەی بەڕێزیشە بڵێ لە کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو ئێستا خەڵکێکی زۆر مامەڵەکانیان بە بتکوێن و دراوە ئەلکترۆنیەکانەوەکەن و بەردەوام خواستی لەسرە لەبەرەوەی ڕێگای بەکارهێنانی بتکوێن و دراوی ئەلکترۆنی بەراورد بە دراوی کاغەزی زۆر ئاسانتر و خۆشترە تەعامل پێوەکردنی. باشە، هۆکاری دابەزینی ئەمڕۆیمان پێ بڵێ، دواتریش باسی واکەین کە هۆکاری چییەوە بۆ نزیکێ ماوەیەکە چێت کە بربەستی 600,000 تێپەڕاندووە، بەڵام بۆچی ئەمڕۆ دابەزی؟ بەڵێ کاتێک نرخی هەر شتێک بەرزە بێتەوانێ ئیتر ئاڵتون بێ نەوت بیان بتکوین بێ هەر شتێک کاتێک لە بازاڕە دارایەکانە نرخی بەرزە بێتەوە ناتوانێت تەنیا بە یەک ئاڕاستەیە بڕوە. واتە ئەو بەرزبوونەوەی کە ئیکا لەگەڵ یا پێویستی بە خۆڕاستکردنەوەیە، ئێمە پێڵین خۆڕاستکردنەوە لە بازاڕە، واتە پێویستی بە دابەزینێکە، پێویستی بە ڕیتێسێکە بۆ ئەوەی بتوانێت کڕیارێکی زیاتر لە خۆی کۆبکاتەوە و جارێکی تر دەستکا ببرزن. واتە ئەو بەرزبوونی کە بینیمان لە ڕۆژانی ڕابردووە، ئەم تەسریحی کە ئیکە ئەم دابەزینێکیکە زۆر ئاساییە بۆ هەر دراوێک بۆ هەر شتێک دابەزینێ بکە پاشان دەستکا بە بەرزبوونەوانێ بۆ ئەوی مشتێکی زیاتر یاخود کڕیارێکی زیاتر لە خۆی کۆبکاتەوانێ ئاسایی ئەو دابەزینانە شتێکی ئاسایە لە بازاڕە. باشەکەواتە بە ئاساییە ئەو نرخە سوورەی نیشانیات لە سەر شاشەکەی من کە بتکۆین کەمێک دابازیەوە. بەڵام بەڕێز هیوا بابەیەکەوە سەیرێکی بەهای نرخی زێڕیش بکەین کە لە ماوەی ئەمڕۆدا بەرز بووەوە و گەیشتۆتە ئاستی بەرزی مانگێکی گەیشتۆتە، ینی لە ئاستی یەک مانگیدا زێر بە بەرزی ماوەتەوە. وەکوی بینن لە چارتەکەدا دیارە نرخی زێر یەک ئۆنسە زێر ئێستا بە 2063 دۆلارە. وەکوی بینن لە گرێبەستە یاخود بڵین لە چارتەکە دایبینن ئاستەکەی بەرز بۆتەوە و لە گرێبەستەکانی داهاتووشیدا بە بەرزی منێتەوە کە 9 دلار و 15 سنت چۆتە سەری کە 0.4. ئەم نرخی کە ئێستای بینن گرێبەستەکانی داهاتوواتە دلالەتە کاتە سەرۆی یاخود گرێبەستەکانی داهاتووی زێر بە بەرزی بمێنێتەوە. ئەمەش هۆکارەکەی زیاتر بۆ واگەڕێتەوە هیچ سپرایسێک یاخود هیچ شۆکێک بازارەکانی جیهانی نەگرتووە وەسە سەرمایەداران کاتێ سەرمایەکانیان بە زێڕە تا ڕادەیەک لە بازارێکی ئارام داماونەتەوە و نەگەشتۆتەوەی کە گۆڕانکاریکی ئەوتووە یاخود گۆڕانکاری یاخود هێرشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکاریگەری کاتە سەر. هەر پێم خۆشە بەڕێز هیواش هۆکاری زیاتری بەرزبوونەوەی نرخی زێرمان پێ بڵێ لەبەر چییە کە نرخی زێر و داهاتووی زێر بە بەرزی ماوەتەوە بەڕێز هیوا؟ بەڵێ وەکو بەڕێزت ئاماژەت پێدا خواستی جیهانی لەسەر زێر هەموو کاتێک لە بەرزبوونەوەیە، بە تایبەت لەم ساڵدا لە مانکی 12 بەدواوە، ینی ماوەی 2 مانگ 3 مانگە نرخی زێر ئۆنسەی ئاڵتون لەسەر 2000 دلار ماوەتەوە کە هیچ کاتێک نەیتوانێت لەسەر ئەم ئاستە بێنێتەوە. ئەمەش ئەگەڕێتەوانێ بە دەرەجەی 1 بۆ ئەو گرژی و ئاڵۆزیانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە لە بینی سووریا و وڵاتانی دەوروبەریە هەیە، لە بینی فەڵەستین و ئیسرائیلە هەیە، بە هەمان شێوە لەولاوە لە بینی ئێران و ئەمریکا. یعنی ئەم گرژ و ئاڵۆزیانەی رووسیا ئەمانە بەردەوام و ئەکات خەڵک بابلین بازرگان بە دەرەجەی 1 بانقەکان و خەڵکی ئاسایی خۆشمان بەدوایە زۆر بەکەمی پشت بە ئەوە ئەبەسێت ئەو یەدەگەی هەیەی لە ماڵەوە بە دیناری کاغەز بێت، زیاتر بە هەوڵەدات بە عملەیەکی عالەمی بێکە لە هەموو عالەما بەکار بهێنێت کە باشترین نیشان بە دڵنیایەوە ئاڵتونەوە. بەڵێ نرخی ئاڵتون زۆر بەرزە، تەسەوری ئەوە کرێ زیاتریش بەرز بێتەوانی حتا لەسەر و ئاسی 2000 دلارەوە بێ ئاڵتون ئامانجی بەرزبوونی زیاتر و بینینی ژماری پیاوانەی زیاترەوەتە نرخی تازە لێبات. جا ئێستا پێویستمان بەوە بێ کە بزانین تۆ پێشبینی بکەیت و پێشبینیەکان چییە بێ بۆ ئاستی زێر پێت وایە ئەم ساڵ و یاخود بە سەرەتا بە کەمتر پێشبینیکی بچوو بکەین بۆ مانگی داهاتوو چۆنە بێ و بە درێژای ئەم ساڵیش پێشبینیتان چییە؟ ئایا تۆ بە هاوڵاتیانەڵی هەر بە بازرگانان و هاوڵاتیانی ئاسایی شەڵی کە کاتێکی باشە بۆ کڕینی زێر یاخودنا؟
پێشتریش کە میوانی بەڕێستان بین ئاماژم بەوەدا هەتاکو ئاڵتون لەسەر و ئاسی 2000 بێ بە هیچ جۆری ئامۆژگاری ئەوە ناکەم کە هیچ کەسێک ئاڵتون بکڕێ بەڕاستی لەبەرەوەی حەقدەسی ئەچێتە سەر یعنی ئەگەر ئێستا ئاڵتون بکڕی کە ئۆنسەیەکی ئاڵتون بە 2603 دلارە ئەگەر بیکەینەوە بە مسقال واتە مسقالی عیارە 24 بە نزیکەی 500,000 بەرەوسرە کاتێک ئەیکڕی تقریبا لە هەندێک شوێن حەقدەسی 50,000 چێتە سەرواتە ئەم ئاڵتونەی تۆ ئەیکڕی بە 550,000 کڕی لە کاتێکا نرخی حەقیقی خۆی 500,000 ئەگەر بتێ بیفرۆشیتەوە پێویستە بەوەی ئۆنسی ئاڵتون لەسەر و ئاستی 2200 دلارەوە بێ بۆ ئەوەی ئەو پاری حەقدەسی کەیاوتە بێتەوە دەسێ ئەمەش کەمێک قورسە بەڕاستی لەبەری ئەم سەعرانە تازن بەشێک لە بازرگانە گەورەکان پێیان وایە ئەمانە وەکو بڵقی سەر ئاو وایە ئەم سەعرانە بە تایبەتی سەعری بتکوین کە ئێستا بەڕێز ئاماژت پێدا کە بەرزبوونێکی زۆری کردو چۆتە نزیکەی 6 دەفتەر و 20 وەرەقە ئەمانە وەکو بڵقی سەر ئاوایە لە مدێکی کەمە ئەتەقێت بۆ دابەزینێکی زۆرەکە من ئامۆژگاری هەموو ئەواناکەم کە ئاڵتونیان هەیە نەیفرۆشن بەڕاستی پێم وایە ئاڵتون بۆ ئەم ساڵ ئەتوانێت بەرزبوونی زیاترکە و هەموو لێکدانەوە سیاسەکانیش بۆ ئەوەیە بەڕاستی کە ئەم گرژی و ئاڵۆزیانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بە ئاسانی کۆتایی پێنایە بۆیە من ئامۆژگاری هیچ کەسێ ناکەم بەڕاستی لەم سەعرانە ئاڵتون بفرۆشێ و لەگەڵ کڕی نیشیانیم ئەوەی نەیکڕیەوە پێویست ناکا بیکڕێت ئەوەیشی هەیەی با ئاڵتونەکەی بمێنێتەوە ئاڵتونەکە ئەم دەقەیە زۆر لە دیناری عێراقی و لە دۆلاریش باشترە کە لە ماڵەوە هەی بێت دروستە بەڕێسی واوەکو تیشت کە ئەو گرژی و ئاڵۆزیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کاریگەری لەسەر هەمووی هەیە و دواتر کاریگەریەکان هەر تاکێک لەم جیان ناگرێتەوە جا پش و درێژ بە لەگەڵ ما بابزانین نرخی نەوتیش چۆنە چونکە بە دەرفەتی ێزانم هەر خۆت هۆکاری بەرزی و نزمی نرخی نەوتیشمان پێ بڵێ وەکوی بینن لە ئینفۆگرافیکەکەدا لە چارتەکەدا دیاری کراوە کە نرخی نەوت بەرز بووتەوە و $1.30 چۆتە سەرواتە لە سەدا 1.59 نرخەکەی زیادی کردووە نەوتی برند بە $83.21 نرخی نەوت لە ماوەی ئەم مانگەدەیە خود بڵێن هەفتەیەکیش ئەگەر ببینین ئەستەکانی $80 تێنەپەڕاندووە یاخود بڵێن دانەبازیوەتەوە لە 80 بۆ 83 و 82 بەرەوسەرەوەیە ئەمە ئاستێکی دیاریکراوە جێگیرە دەریەخاتکە تا ڕادەیەکی باش نرخی نەوت وەک خۆی جێگیرە بەرزیەکی تێدایە بەڵام ئەمەش کاریگەری ئەوەی لەسەرەکە بەرزتر نەبووەوە لەبەرەوەی مامەڵەکاران یاخود ناتوانن بە تایبەتکەرتی وزە خواز لەسەر نەوت زیاتر بکەن چونکە بەڕاستی ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گوزارێت هۆکارێکی قورسە و گرژیەکی گەورەیە بابزانم بەڕێسی واش تا چەند هاوڕایە لەسەر هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی نەوت لای بەڕێستان چییە بەڕێسیوە؟ بەڵێ وەک لە چارتەکی لای بەڕێستا دیارە نرخی نەوتی برێنت واتە نەوتی بەریتانیا کە یەکێکە لە باشترین نەوتەکانی عالەم و دایم نرخیشی بەرزە چکە ئێمە دوو نەوتمان هەیە لە عالەمە نەوتی برێنتمان هەیە لەگەڵ نەوتی تەکساسە نەوتی ئەمریکا عادەتەن $5 فەرقەواتە نەوتی برێنتەکە گرانترە بۆ بەرچاوڕوونێک بۆ بینەرەکانمان وەک ئەیبینی لە چارتەکی لای بەڕێستا لە زستاندا نرخی نەوتی برێنت نزیکەی $100 بینی کەواتە خواسێکی زۆری لەسەر بوو بەڵام ئێستا لە $80 بۆ $83 جێگیرە هۆکارەکەشی دووشتە بە شێوەیەکی سەرەکی یەکەمینیان پەیوەندی بە ئەوە هەیە کە فەسڵی زستان بەرەو کۆتایی ئەڕوا خواستی کارگەکان و ماڵان و ئۆتۆمبیلەکان لەسەر زۆر بەکارهێنانی سوتەمەنی و نەوت و گاز و بانزین بە دەرەجەی 1 کەم بۆتەوە ئەمە هۆکاری سەرەکیە هۆکاری دوای ئەو وڵاتانی ئۆپیک پڵەسە باشە ئەوانی کە گەورەترین بەرهەمهێنەرن لە نەوتە وەکو رووسیا و سعودی ئەوانە ئامانجیانە بەڕاستی یعنی بەجددی هەوڵیان داوە لەسەر ئەم بابەتە ئیشکەن و ئیشیشیان کردووە وەک ئەیبینی لە سعری ئەسای نەوتە ئامانجی سەرکیانەوەیە نرخی نەوت لە $80 بێ کەمێک زیاتر کەمێک کەمتر نایەنێت نرخی نەوت لەوە زیاتر بەرز و نزمی بکات و هەوڵیان ناوە سەقامگیریەک لە نرخی نەوت تا جێگیر بکەن وەگەش بینین تا ڕادەیەکی باش نرخی نەوت سەقامگیرە من پێشم وانە نرخی نەوت لەم و دوا بتوانێت ڕقمی زۆر گەورە لێبات پێم وایە ئیتر لە $80 بۆ $70 ڕەنگە کەمتری ژەگەر بچینە فەسڵی هاوینەوە چکە بە شێوەیەکی عام لە هەموو دنیای خواز لەسەر نەوت کەمە بێتەوە ڕەنگە لە خوار $70 شەوانە بیبینین معاملە یاخود مامەڵە بە نرخی نەوتەوە بکرێت. بەڵێ بەڕێسیوە عوسمان شارەزای بازاڕە جارەیەکان زۆر سپاس بۆ تۆ پەیامەکانت ڕوون و ئاسان گەیشت زۆر سپاس بۆیەوە لە سلێمانیەوە لەگەڵمان بوون.